لە 99 بۆ 2000 شەوی یەکی 99 بۆ 2000 ئەو کاتەی ڕێبەر ئاپۆ گیرا ئەو کاتەی کەویستیان پەکەکە تەسفیەکەن ئەو کاتە ئیتر خەڵک گیانیە خەڵک شەوان و ڕۆژ لەسەر جادەکان بوون هەموو ئەوروپایان هێنا بۆ زەلزەلە هەموو ئەگەر لێدوانەکانی ڕێبەر ئاپۆ نەبوایە یعنی گەلی کورد لایە لە ئەوروپا شێسووتان جوجەکەم هەمووی پابند بوو بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆوە چەندین خەڵک ئێمە بۆ خۆمان نەزانین ئیوا هەبوو هەر لە دووریشەوە ڕێبەر ئاپۆی ئەناسی گەڵی کورد پێی ئاشنا بوو بۆ بەڵام ئاگری لە جەستەی بەردە بۆ نمونە لە ئێمە هەواڵ سیروانمانەیە سیروان ڕەو کەسێ بوو لەو شەهیدانەی کە ئەو کاتە خۆی سووتان شەهید بەکری ئێمەش خۆشبەختانە لە 94 لەگەڵا ڕێخستنیان بوو کادرێکی فعالی ئەو ڕێخستنانە بوو ئیشیە کرد بەداخەوە شەوی یەکی 99 بۆ 2000 تیرۆریان کرد لە هەڵەبجەی تازە ئەگەر ئێمە ورد بینەوانێ لە ئەو لێدوانانێک کە هەواڵانەیەن ئەو کەسانی کە باشە خوێندنەوە ئەو کەسانی کە بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ ئاشنا بوون چەکدانان نییە چونکە هیچ چەکدانانێکی تیانێ هیچ ئەوە نییە کە ئێمە ئەمڕۆ بڵین ڕاستە ئەو پرسیارانە لای هەموو کەسێ دروست بۆ بەڵام لای ئاپۆچیەکان وەرچەخانە گۆڕانکاریەکە لە چۆن ئێمە پێویستیمان بەوایە کە نوێ بینەوە بە خوێندنەوەمان بە قۆڵبوونەوەمان لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ دوانزەهەمینی کۆنگرەی پەکەکەش نوێبوونەوەیە لەم قەڵەمبازە بۆ ئەو قەڵەمبازەیکە هەر لە سەرەتاوە ئێمە تۆزێ بگەڕێنەوە بۆ مێژوو پەکەکە لەسەر میراسی چەک دروست نەبوو لەسەر میراسی گفتوگۆ لەسەر میراسی هاو ژیانی لەسەر میراسیەوەی گەلی تورک و عارەب و فارس هەمووی بە پێکەوە بژین وەکو ئەوەی کە ئیتر کە پەکەکە چەکی هەڵگر لە ناچاریا هەڵی گرتووە ئەگەر ئێمە سیرکەین ڕێبەر ئاپۆ لە زیندانێکایە کەس نایبینێ دوژمنی ئێمە ناهێڵێ هیچ تەکنیکێک موبایلێوان بڵێن هیچ سایتێ هیچ شتێکی هەبێ تەنانەت ئەو تەلەڤیزۆنشی کە لە ژوورەکەیە حربی نەفسی لەگەڵاکەن بەڵام ئەردۆخان کەوتۆتە بەر قاچی ڕێبەر ئاپۆ بەو هەموو سەروەت و سامانەی تورکیا کە هەمووی ئەیە بەچەک و بۆ نەهێشتنی گەلی کورد بەڵام گەلی کورد لەو پەڕی پێشکەوت نایە ئەگەر قاپی ئاو بۆ نمونە لە ناوهینێکە دانێ لە پەرداخێکا بێ نەی ڕێژی بۆ گەنیەکە یعنی ئەم ڕۆژ پەکەکە ئێمە لە دروستبوونی پەکەکەەوە ئەگەر ئەوەی کە ئاشنا بوو بێ بە فکری پەکەکە هەرگیز پەکەکە هەنگاوێکی نەناو بەدووە بەردەوام لە گۆڕانکاریا بووە بەردەوام لە پێشکەوتنا بۆ بەردەوام لە ئەوەیە بۆ چۆنە بڵم نوێ بوونەوە کۆنگرەی دوانزەهەمی پەکەکەش نوێبوونەوەیە ئەگەر ئێمە ئەمڕۆ چەکدابدرێ بەو ئاسانیە چەکداناندرێ چونکێکم پەکەکە لەو پەڕی بەهێزیایە دوژمنانی ئێمە و دۆستی ئێمە بە تایبەتی ئەردۆخان و دار و دەستەکەی ئەگەر لەگەڵ ئەم پرۆسەی ئاشتیا هەنگاونەنێ بێگومان هەڵەوەشێتەوە ڕێبەر ئاپۆ ئەیەبێ گەلی تورک و عارەب و فارس هەمووی بە یەکەوانێ لەسەر ئەم خاکە بژین لەبەر ئەوەی ئێمە هەمومان پابەندین بە ڕێنمایەکانی ڕێبەر ئاپۆ چونکە ئێمە باش ڕێبەر ئاپۆ ئەناستین باش ئەوەی کە لەسەر فکری ڕێبەر ئاپۆیە ئەجینا چ سەرکردەیەکە بۆ لە مێژووە بە یەک ئیعازی پەکەکە بە یەک ئیعازی ڕێبەر ئاپۆ وەکو چۆنی پێ بڵم دنیا ئاهەژی دنیا گۆڕانکاری بەسەرەیە خۆمە شتێکی احتیادی نییە ناتانیا هۆ پێشەوە چەندین چاوپێکەوتن کراوە چەندین دانیشتن کراوە لەگەڵ ئەمریکایە لەگەڵ فەڕەنسا لەگەڵ ئیسرائیل ئەمە عێراقیشی تیا ئێرانیشی تیا ناوچەکەی هەمووی تیا بووە من یەک نمونە لەسەر ماڵ و مناڵەکەی خۆم بێنمەوە کوڕەکەم وتی دایکە وتم دایکە وتی دایکە ئەم چەکدانانە چییە من پێکەنی وتم چەکدانانی چی ئەگەر تۆزێک
هەر تۆزەی گوێر ئێوە لە باوەشی هەواڵانە گەورە بوون لە 94 لە ناو ئەو ڕێکخستنانەیان چۆن تۆ ئێستانە وەکو کەسێکی کە لە فکری ڕەبەر ئاپۆ تێ بگات چۆن تو ئێستا و قسەیەکەی ئەم قسەیە لای من جارێکە دووبارەی مەکەرەوە ئەمە گۆڕانکاریەکە گۆڕانکاریێکی مێژوویشە بەڵێ ئێمە دڵخۆشین بەوەی کە ئەو بڕیارە بوێرانە دراوە ئێمە زۆر دڵخۆشین ئێمە پابندین بە ڕێبەرەکەمان و ئێمە پابندین بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆوە ئێمە پابندین بە هەموو بە گەریلا و بە گەلانی ئازادی خواسەوە بەڵێ ئەمە نوێبوونەوەیە ئەمە گۆڕانکارێکی گەورەیە مژدەیەکی گەورەیە لەبەرەوەی چواردەوری ئێمە ئەبێ ئەم ڕێکەوتنی لۆزانی کە 100 ساڵ کراوە هەڵوەشاوەتەوە بێ هەڵوەشێتەوە هەموو گەلانی بندەسیش کەسێکی بۆ ئەنێرێ خۆشبەختانەیە ئێمە شقای گەورە بیرمەندێک و فەلسەفەی ڕێبەر ئاپۆیە کە بۆ ئێمەی ناردۆ بۆی ئێمە بکات بە چۆنی پێڕۆن لەو ئاگرە گەلی کورد بە دوور بگرێ ڕۆژهەڵاتی ناوین سەقامگیر ببێ بێگومان ئێمە زۆرمان پێ خۆشە و دەستخۆشیشی لێ ئەەکەین و هەتا سەر ئێسقان ئێمە باوەڕیمان بە ڕێبەر ئاپۆ بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ بە گەریلاو بە هەموو هەواڵان هەیە من ئەڵێم ئەم پەیامە پێشەوەی کە بڵا کۆنگرێ بکرێ تاک بە تاکی ئەم گەلی کورد تاک بە تاکی ئەرکدار کراوە بەرامبەری ئەم ڕۆژە پێویستە هەر تاکێکی گەلی کورد کە بڵێ من کوردێکم یعنی ئەو سایتانەی کە چاواشەکاریەکەن ئەوانەی کە ئەواکەن بە قسابێکی ساردەوە جوابیان بنەوە بەڵام بزانن چۆن لەگەڵ خەڵکە قسە بکەن چونکە خەڵک بەڕاستی ئەو شکستی کە وەختی خۆی کە پارتی بەڵێن داینا و شانازی پێوە ئەکا هەزاران خەڵک خۆی گۆشت هەزاران خەڵک وتی ئێمە ناچینەوە هەزاران خەڵک لەو پەڕی بەهێزیا بوو ئەویش چەکەکانیان تەسلیمی دوژمن کردەوە نەخێر ئەمە گۆڕانکاریە بە هیچ جۆرێ پەکەکە چەکدانانی و دارچینانی هەتا ڕێبەر ئاپۆ ئازاد نەبێ هەتا دان نەنێ بەگەلی کوردە هەتاکو لە دەستورە نەبێ هەتاکو کۆنستەی ئەوروپا ئەمانە هەموویدان نەنێن بەگەلی کوردان نەڵێن ئەم گەلی هەیە ئەم گەلە پێویستی بەم خاکی میزۆ بۆ تامیایە ئێمە هەر بن بەردێک و شەهیدێکماناوە زەحمەتیماناوە نەخێر بە هیچ جۆرێ چی نییە شکست نییە سەرکەوتنە ئەبواە ئێمە هەر گەلی کورد هەر هەمومان شەو ڕۆژ نەخەوتینایە تەنها دەستخۆشیمان کردایە ببووینایە چەمپەرێکین بەڕاستی ئەو خەڵک ئیوا هەیە بۆ دڵسۆزی خۆی قسەکە ئیواشەیە بۆ چاواشەکاری قساکە ئەوانە تێنەگەشتنەوەی بۆ چاواشەکاری قساکەن من داوایان لێکەم هەمویان گوێ بگرن لەو کەسە دڵسۆزانە لەو لێدوانانی کە بەردەوام ڕێنماییە تا دەرەوانێ لە سایت و لە تەلەڤیزۆنەکانە ئەبیندرێ هیوادارم هەموو کەسێک گوێی لێ بگرێ ڕاستی دەم یعنی خۆ گرانە بە هەر کەسیژی ئەم چقاسی بێژن گۆ نها یعنی ئەم دزانن گۆ ئەنجام دە کەسێن گۆ شەر دەکرێن کەسێن گۆ ناوە شەرا دەبوون حەزاری هەواڵی شەهید کەتنش بۆ گۆ ئاشتی چێ ببە یعنی ئارمان جوان ئاشتی چێ ببە لێ دەمێ یعنی دگوهدار دکە پر زەحمەتە لێ پر دەمێ گۆ دێت کور بە شیرۆڤە بکە تزانە گۆ نها دەما گۆ گەرەکی ئاشتی چێ ببە بانگا سەرۆکاتی divê demê de çareserî ne ji bo tenê herî mama bû yên çareserî ji bo hemû krîzên rojhilata navîn hetanî got em ne hewceyê çek bin her di felsefeya ber apô jî de em çek bi kar nayînin demê me çek jî bi kar anî ji bo got em xwe biparêzin ne ji bo got em êrişî kesekî din bikin ji bo wê jî em bawerin got ev biryar دی دەستپێکێکی نوێیە چاوا گوت ئەنجامی کۆنگرێ هات گوتن دەستپێکێکی نوێیە دەستپێکێک بخۆرتێژی زێدەتر ji berê necarayekê ev biryar têdayîn yan jî em bêjin pêvajoyê got tê de pekekê banga aşîtiyê daxwaza aşîtiyê got pirsgirêkên Kurd bi rêkên siyasî çareser bibin
لدردور وكسنجو أمبوان في شريدر هر أفبانج بسرنا كتب بوانر في دمج دي سايجي اگر تشتي خواستن يعني دبرياري هري جراند جيج بوجو بچك بداين دروشك ايروم تيده وقاس كريز او قاس ايريش الدردوري ما جو برياري كله بداين برياري كيج جسارته كي برمزنش خورتونه كي برمزنش باوري كي برمزن تيداين د اصرار عمل سر اشتيه چاوا گوم بیم بیردوزی جی فکر محموج بو آشتی امرو وحی حموی نتنی کرد و روشلاتان آبین اینها امویت کم پراتیکی و جبوگو بردوام ببی گرک حمو آلین تکلدار بوی بریاری را یعنی خودیل وی بریاری در کهون و بریاری جت آلیانه شکنانن تاگو ببه سدمه کی جو راستی جی آشتیه کل هرمه از وقتی کسایت باخفم یعنی وقتی کسایت کی کوش مالبات شهیدای راستی از باورم به بریارین پارتیا کارکری کردستان نجاره کی گو ام بین بریار اکتی داین ما باور ندکر بریار بداین لی بدمیر مدزانی او بریار هری راست بو یعنی د اوقاس سال د شر اوقاس سال کارکرین جبو دوزا کرد جبو هریما باکروجلات سوریه و حتی جبو مروفاهی حمو فکرین ربر آبو یگود د پارازنامه دا اوقاسی برفره يعني جرك ام حاضر وانا جرجو روجكي امي فيغا بمجبور باوجن ام د پارزنامه دو د فکر ربر آبوده باشتی و چارەسەریە سیاسی پرسکرێکی خۆ چارەسەر دەکەن حوجەداریامە بچەک هەبووش بەرگۆ ئێریشم بچەک لەسەرمە هەبوون یعنی سیستمك خو پاراستنه بو زیادتری سیستمکی ایریشکرنه بو بيجم يعني وقت كاس از باورم چقاس گرام بو چقاس زحمت چقاسی پرس دسری هر کسی دچه دبن لی ام باورم بریاره کی يعني ترسا هر کسی جی چی نو چاولو بو خلاص بو از بيجم تشتك خلاص نبو نو دس بكر برنگکی گو ایروجیان ولود دمشه ایروجیان نبچک دمشه ایروجیان سیاست دمشه بلکی دوی بریاری دیجی جه گو گند زانی بو پکی که چقاسی کدای و کار کریه هر کس بیناس کر هر کس زانی بو هر کس لسروی خود هر کس کدا گو او قاس سال هاتی داین و او قاس حوالین شهید بوی ببیر آنین نو کت مرحله کی گو بهتر آزاد تف بگره ام بوی باوره